بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. مسلمانان خوشويس خوشكو براني عزيز، سلام رحمة مهرباني خواهي قورا برجة بسر همولاك مان إن شاء الله. برز كانم هروكو بيرهنانوية كسبي روجي بنشم روجي عرفة. روجي عرفة معلومي برزتانا كشريعة إسلام جرينجيشي طواوي بيداوة بتايبتي بو أو كساني كوا لموسم حج دان كبيغنبري خواء فرمي صلى الله عليه وسلم الحج عرفة. حج هم يقوليت يلا عرفة أألم روجدا يكا خاي پروردگار تبارك وتعالى ينزل ربنا تبارك وتعالى إلى سماء الدنيا. ألو روجي خاي قورا داد بزيد بو أسماني دنيا والسير عبدكاني خويا كاتكاتك هميان لعرفات واستاون هاتون أميدي زوريان بخاي خويانا هاتون خويان باق بكنوا برانبر بخاي خويان لو همو هلو كمو كرتيو تاوانيك للرابردودا كردويانا تنانت عبدكان بشوازك أبارينوا فشيمانم فرمشي فشيماني أريجن خاي پروردگار يباهي بهم الملائكة شانازيان بيواكاد لا برانبر بملائكة كان أفرم سير كان انظروا إلى عبادي سير عبدكان من كان أي ملائكتان هاتون ليرا أبارينو توزاوي رنگيان رشوشين هالقراوة أرخي دنيايان كردوا النارحت داواء كانوا أبارينو بوي من ليان خوش بم بوي ألم روجدا بيغمبري خواه فرمي صلى الله عليه وسلم هيت روجك نية تنانت شوي قدريش تنانت روجوكاني رمزانيش بأندازي روجي عرفة خاي قورا عبدكاني خوي آزادنا كلاقري دوزخ روجي عرفة زورترين عبد لعبدكاني خوا لمسلمانان كشايستو مستحقي آقري دوزخ بونا خاي قورا آزادي أنا كالا دوزخ بوي برز كانم أويك لحجة أو بيروزي بيت أم روجا خاي پروردگار لي قبول بكات خاي قورا وەکو ئەوەی لێ بکە کە تازە لە دایکی خۆی بۆ حەجێکی وەرگیراو بەڵام بۆ ئێمەی موسڵمان کە لە حەج نین چیمان لەسەرە ئەوەی ئەم ڕۆژە تێیدا بەڕۆژوو بین. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کە لە صحیحی مسلم داهات و حەدیث ئەبی قەتادە فەرمێ صيام يوم عرفة أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده. بروجو بوني روجي عرفة پیغمبری خواه فرمی امیدکم تاورم لخوای پروردگار هر کسی لم روجدا بروجو بید خوای گوره تاوانی سالک پیش و سالکیش پاش لی خوش بید ما بس بیتی دا تاوان بچوکا کانت که تاوانی گوره ابی توبی تایبتی لسر پیولی پشیمان بیتو انزا خوای گولت خوش بید بویا بروجو بونی روجی عرفه پاداشتی چی یکزار زوری هیا اموجگاری خوم اوی برز خوشویستکم با خومن خێزان من ماڵ و منداڵمان دەوروبەرمان ئاگادار کەینە و هانیان دەین لەوەی کە لە سبەینێدا کە ڕۆژی عەرەفەیە تێیدا بەڕۆژوو بن و ڕۆژی دوعاکردنیشە چونکە خوای گەورە دائەبەزێ بۆ ئاسمانی دنیا هەر کاتێکیش خوای گەورە دابەزی بۆ ئاسمانی دنیا خوای گەورە بانگی عەبدەکانی خۆیەکە هەل من سائل فأعطيه چه هەیە داوای شتێ بکە من پێی بەخشم هەل من مستغفر فأغفر له چه هەیە داوای لە خۆشبووم لە کامنیش لەی خۆش بم چه داوای هل من تائب فأتوب عنه چه داوای توبه بکەم منیش تەوبەکەی لێ قبوڵ بکەم بۆیە بە هەموومان سپێنێ زۆرترین کاتی خۆمان بدەین بە دوعاکانمان زۆرترین کاتەکانی خۆمان بدەین بەوەی کەوا لەخوا بپاڕێنەوە پەشیمان ببینەوە تەوبە بکەین و داوای شت لەخوا بکەین و داوای ئیستیغفار و لێخۆشبوون لەخوای خۆمان بکەین هەموومان پێویستمان بە شتێکە هەر یەکێک لە ئێمە ئێستا ئەگەر تەماشای خۆمان بکەین حاجەتێکمان هەیە پێویستیەکمان هەیە کەم و کورتێک لە ژیانماندا هەیە ئەو ئافرەتێکەوە منداڵی نییە داوا لەخوا بکە خوای گەورە منداڵت پێ ببەخشێت ئومێدەکەی خوای گەورە دوعاکەت لێ قبوڵ بکات و وەڵامت بداتەوە ئەو کەسێکەوە قەرزدارە داوا بکە خوای گەورە قەرزەکانت بۆ ئاسان کاتدانەوەی ئەو کەسێکەوە نەخۆشە داوای شیفا لەخوا بکە ئەوەی کە ناخۆشیێک و مینەتی و ناڕەحەتێکی لەسەرە بارگرانی و بارقورسایەکە لەسەرشانە داوا لەخوا بکە خوای گەورە کارەکەت بۆ ئاسان کات و بارقورسەکە لەسەر نەهێڵێت ئەوەی کە مبتلایە بە هەر شتێک داوا لە خوای گەورە هیدایەتت بدا
ئەوەی کە مبتەلایە بە تاوان و بە خراپەکاری داوا لە خوای گەورە کە خوای گەورە هیدایەتت بدا بۆیە سبەینێ بە هەمومان هەوڵ بدەین زۆرترین کاتەکانمان بدەین بە دوعاکانمان باوا سبەینێ ئەگەر تۆ پرسیار لە من بکەی بڵێ مامۆستا قورئان بخوێنەوە سبەینێ ئەڵێم نەخێر قورئان مەخوێنەوە بەس دوعا بکە ئەگەر پرسیار بکەی مامۆستا سبەینێ خەریکی کاری سەدەقە و کاری خێر بەڵێم نەخێر پێشتر بتکردبایە باش بوو ئەم چەند ڕۆژەیە بەڵام سبەینە تایبەتی کە بە دوعاکردن ئەگەر هەر کارێکی خێر تەنان ذکریشەوە ئەڵێم نەخێر زۆرترین کاتەکانی خۆت بدە بە دوعا الدعاء هو العبادة دعاء خوي عبادته ودعاش لروجي عرفدا تایبەت مندێشی خۆی هەیە بۆیە سبەینێ ڕۆژی دوعا کردنە ڕۆژی پارانەوەیە ڕۆژی ئەوەیە کە هەمومان دەستمان پانکەینەوە بۆ لای خوای خۆمان دەستمان بەرزکەینەوە بۆ لای پەروەردگارمان تەوبە بکەین و پەشیمان ببینەوە بە تایبەتی ئێمەی مسلمانی ئێستا لە کوردستانی خۆمان بە تایبەت کە ئەو هەموو ناخۆشی و مەینەتی و ناڕەحەتی کە ئێستا هاتوتە سەرمان ئەزانین هەمومان باش ئەزانین فبما كسبت أيدينا بسبب دستي خوما نوي هاتو تسرمان خواهي يقول الدنيا بالخاصم اللي نكردين أم بتايك أمر هاتوا أم فقيري وهجاري ونداري كأمر هاتو تسرمان أم بمعاش وبموتيك أمر هاتو تسرمان أم هم وزعنا خوشي ودل الراوتشي وحالة دروني كأمر بخلتي كردستان دروز بوا والله برز كانم أبي هل يكقل أمل خومان ولنفسي خومان ودس بيبكين وتوبة بكين وبشيمان ببين وبقرين وبولاي خوا دڵنیا ئەبین لەوەی کەوا خوای گەورە وەڵام مانەداتەوە بەمەرجێک صادقانە تەوبە بکەین لە بینی خۆمان و خوای خۆمان و بگەڕێنەوە لە هەموو هەڵەکەم و کردیانی کە لە ڕابردوودا کردومانە ئەوەی کاتۆتە سەرمان لە دەستی خۆمانە و خۆشمان ئەتوانین ئەو شتانە لەسەر خۆمان لابین ئەوەی کە خوای پەروەردگارە فەرمێ ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض ولكن كذبوا فأخذناهم بما كانوا يكسبون أجر هر خلشي هر منطقيك هر دهاتك هر بندك هر شارك هر ولاتك أجر إيمان بين بخوا وتقوان هذه خو باريز بن سنوركان إخوان نبزينا جبدا بحلال وبحرام كان فرمان كان إخوان جبزيب كان نايق دغكرا وكان إخوان لبدور بقرنوا أما بريتي لتقوى إن ذا خاي قرا فرمي لفتحنا عليهم بركات من السماء والأرض خاي قرا فرمي درقاي بركته رحمتي خوم لآسمان كانوا زويدا لسيان ولاكم بلام هر كسيك بباور بيت بخوا وخوين بارزيت وتقواي نبيت وعبادة خوا برستي نبيت أو خاي قورش فنا أقرين بخوا لعقوبة وسزاكي أمان قرد بسبب أويك كردو مانا بۆیە ئەوەی کە ئێستا هاتوتە سەرمان گرتنێکی بچووکی خواییە بۆ ئێمە بە سەبەبی هەڵەوکەم و کورتیەکانمان با بگەڕێنەوە بۆ لای خوا دڵنیا بن خوای گەورە گرتنەکەی خۆشی وردەوەدا لە سەرمان سووکە کات و خوای گەورە ڕەحم و بەزەی خۆی بەسەرمان داڕێژێت بۆیە داواکارم لە مسلمانانی خۆشەویست و نەسیحەت و ئامۆژگاریم بۆ خۆم و بۆ ئەوەی بەڕێز و ئازیز ئەوەیە کە ڕۆژی سبەی ڕۆژی عەرەفەیە تێدا بڕۆژوو بین بۆ زۆرترین کات تێدا دوعا بکەین و پەشیمان بینەوە بۆ بگەڕێنەوە بۆ لای خوای خۆمان منیش لێرەوە داوا ئەکەم یا رب العالمین موفقمان بکەی بۆی کەواسپێنێ بە ڕۆژوو بین و یا ربی خواجان ئەوەی کەواسپێنێ داوات لێ ئەکات و دەست بۆ لا بەرزەکاتەوە یا ربی خواجان بەدەستی خاڵی بەتاڵ نەیجەڕیەوە و ئەوەی تەوبە ئەکات و ئەگەڕێتەوە بۆ لای تۆ خواجان تەوبەکەی لێ قبوڵکەی ئەوەی کارێکی قورس و ناخۆشی لەسەر خواجان کارەکانی بۆ ئاسانکەی اللهم